بەناوی خوای بەخشەندە و میهرەبان ئازیزان و خۆشەویستان سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. پێش بە خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باسی هۆکارەکانی خەونی ناخۆش و ترسناک دەکەین، دواتریش بە دوایدا باسی چارەسەرەکەی دەکەین کە زۆر کەس پرسیارمان لێ دەکات مامۆستا خەونی ناخۆش دەبینین، خەونی ترسناک دەبینین، لە خەودا دەترسین، ئایا هۆکارەکەی چییە؟ و هەروەها بە ئیزنی خوای پەروەردگار چارەسەرەکەی چییە؟ بۆ ئەوەی کاتێک کە هۆکارەکان باز دەکەین چارەسەرەکەشی بەدووادا باسکەین بە ئیزنی خوای پەروەردگار هەموو لایەکتان سوودی لێ دەبینن. بەپێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەون سێ جۆرە، بەشێکیان لە خوای پەروەردگارەوەیە، یان خوای پەروەردگار موژدەیەکت پێدەدات، یاخود لە شتێک ئاگادارت دەکاتەوە کە ڕەنگە هەندێک کەم و کوڕی و ناتەواویت هەبێت، ئاگادارت دەکاتەوە کە ئەو شتەیە نەکەیت و وازی لێبێنیت. ئەوەش چاکە و نیعمەت و ڕەحمەتی خوای پەروەردگارە لەگەڵ ئێمە کە زۆر کەس جاری وا هەبووە لە ڕێی خەونێکەوە تەوبەی کردووە و گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار. دووهەم جۆری خەون لە شەیطانەوە یەکە دەترسێنێت، ئەو خەوانەی کە ترسیان تێدایە ئینسان تێیاندا دەترسێت، ناڕەحەت دەبێت، خەونی ناخۆشن. بەپێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمویان لە شەیطانەوەن، ئەوەش چارەسەری خۆی هەیە بە ئیزنی خوای پەروەردگار کە لە دواتردا باسی دەکەین. سێم جۆری خەون ئەوەیە کە قسەی دەرونی خۆتە، ئەو کارەی کە ڕۆژانە دەیکەیت، ئەو ئیش و کارێک کە ڕۆژانە دەیکەیت و ئەو فکر و خەیاڵەی کە هەتە لەلات دەبێتە خەون، دواتر بەهۆی خەونەوە دەیبینیت، لە خەویدا دەبینیت. پێی دەڵێن خەونی تێکەڵ و پێکەڵ و پێی دەڵێن حەدیث و نەفس، یعنی ئەو قسانەی کە ڕۆژانە دەیکەی، ئەو خەیاڵاتەی کە ڕۆژانە هەتە، ئەو کاری کە ڕۆژانە دەیکەی، شەو خەوی پێوە دەبینی. ئەوەش حاڵەتێکی نۆرماڵ و تەبیعیە و هیچ مەترسی نییە. زۆر لە ئافرەتان پرسیار دەکەن مامۆستا ئەمزانی شێوم لێ دەنا، تەماتەمبور دەکرد، قەیسیم لێ دەنا، نازام چیم دەکرد. ئیدی هەموو ئەوانە لەبەرەوەی ئافرەت ڕۆژانە ئەو ئیش و کارانە دەکات، شەو لە خەویان دەبینیت، حاڵەتی تەبیعینە و هیچ مەترسیەکیان نییە. ئێستا بەیەکەوە با بچینە سەر بابەتەکەی هۆکار و چارەسەری خەونی ناخۆش و ترسناک بە ئیزنی خوای پەروەردگار باز دەکەین. سێ هۆکار هەنە بۆ ئەوەی کە خەونی ناخۆش و ترسناک ببینیت و خەونی ناخۆش و ترسناک دەبینیت. لەگەڵ باسکردنی هۆکارەکانیش چارەسەرەکەی باز دەکەین. یەکەم لە هۆکارەکانی خەونی ناخۆش و ترسناک هۆکاری تەندروستیە. هەندێک کەس هەیە نەخۆشیەکی هەیە، تەندروستی تەواو نییە، ئەو ناتەواوی تەندروستیە دەبێتە هۆکاری خەونی ناخۆش و ترسناک. بۆ نمونە نەخۆشی غودە و هەروەها نەخۆشی شەکرە و هەروەها نەقسی ڤیتامینات، تێکچوونی هۆرمۆنات و هەروەها بەکارهێنانی دا و دەرمانی زۆریش زۆر جار دەبێتە هۆکاری خەونی ناخۆش و ترسناک و ناتەبیعی. ئاوا پەیوەندی بەباری تەندروستیەوە هەیە. چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی ئەوەیە ئەو کەسانەی کە ئەو حاڵەتەیان هەیە لە ڕووی جەستەییەوە نەخۆشن، بچنە لای دکتۆرێکی پسپۆر، پرسی پێ بکەن و عیلاج وەربگرن بۆی نەخۆشەکەیان چارەسەر بێت. ئەو کاتەی بەشێک لە خەونی ناخۆش و ترسناکیشیان بە ئیزنی خوای پەروەردگار چارەسەر دەبێت. دووەم لە هۆکارەکانی خەوی ناخۆش و ترسناک بریتیە لە هۆکاری باری دەرونی، قەلەقی زۆر و بەردەوام و هەروەها زۆر خەوتن و ڕاکردن لە واقع و هەروەها فشاری دەرونی، ناتەواوی باری دەرونی، بە تایبەتی بیرکردنەوەی زۆر خراپ. زۆر کەس هەیە بیری خراپ دەکاتەوە، دەڵێ مامۆستا بەخوا من تەنها بیری خراپم بە مێشکدا دێت. ئاو بیرکردنەوە خراپەوە دەکا شەو خەوی ناخۆش و ترسناک ببینێت و ترسان لە ژیانی داهاتوو، خەم و خەفەت و ناڕەحەتی و دڵتەنگی وا دەکات کە خەوی ناخۆش ببینێت و خەوی ترسناک ببینێت. واتە جۆری هۆکاری دووەمی خەوی ناخۆش بریتیە لە باری دەرونی ئینسان. چارەسەرەکەی چییە بە ئیزنی خوای گەورە لەو حاڵەتەدا؟ ئەوەیە کە هەموو ئەو هۆکارانە لا ببەی کە لە ڕووی دەرونیەوە ئینسان خەم و خەفەتی پێوە دەخوات ناتەواوە، یعنی باری دەرونی تەواو نییە. هەموو هۆکارەکان لا ببەی بۆی ئاسوودە بیت، دەست بە هۆکارەکانی ئاسوودەبوونەوە بگریت و پشت بە خوای پەروەردگار ببەستیت و پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بی، بە شێوازێکی بەردەوام و گشتیش لەسەر خوێندنی زیکرەکان بەردەوام بیت. بە ئیزنی خوای گەورە لەو حاڵەتەشدا کاتێک چارەسەری لایانی دەرونیت دەکەیت، پشت بە خوای گەورە دەبەستیت، هەنا هاوار بۆ خوای گەورە دەبی، زیکرەکان دەخوێنی، ئینشاءالله بەشێکی زۆر لە خەوی ناخۆش و ترسناک چارەسەر دەبێت.
هۆکاری سێهەمی خەوی ناخۆش و ترسناک بریتیە لە چۆنیەتی ژیانی ڕۆژانەی هەر یەکێکمان، چونکە بەشێک لە خەو پەیوەندی بە ژیان و گوزەرانی ئینسانەوە هەیە و ئەو کارانەی کە ئینسان دەیان کات ڕۆژانە کاریگەریان لەسەر خەوبینین هەیە. بۆ نمونە زۆر خەوتن، ئەو کەسانەی کە زۆر دەخەون یان ئەو کەسانەی کە درەنگ دەخەون کاتێک کە دەخەویت خەونی ناخۆش و ترسناک دەبینیت، بەڵکو یەکێک لە ئافاتە گەورەکان کە حتا کاریگەری بۆ سەر ناتەواوی جەستەی ئینسانیش هەیە، نەک هەر فکر و خەیاڵ و خەوبینین، بریتیە لە درەنگ خەوتن. حتا وەکو بکرێ ئینسان بۆی بکرێت زوو بخەوێت زوو هەڵسێت، کاریگەری لەسەر باری تەندروستی ئینسان هەیە و کاریگەری لەسەر خەوبینینیش هەیە. ئەنجا زۆرخۆری بە تایبەت لە شەواندا ئەو شتانەی کە قورسن، خواردنی قورسن، بە تایبەت کاتێک کە درەنگ دەبێت ئەو کەسە زۆر دەخوات، ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی زۆر خەوبینین و خەوبینینی ناخۆش و هەروەها ترسناک. ئەنجا زۆر قسەکردن و کەوتە ناو باسی خەڵک لە شەودا بە تایبەت لە لای ئافرەتان، ئەوەندە قسە دەکات، ئەوەندە دەکەوێتە باسی خەڵک، ئەوەندە حیکایەت دەگێڕێتەوە و خۆی دەترسێنێ و قسەی ترسناک دەکا و ئەوە فڵان کەس تێک چووە و دەرونی تەواو نییە و جیننی هەیە و فڵان و فیسار دەڵێ کاگە شەو هەمووی دەبێتە خەوەن برا. ئەو حاڵەتانە هەمووی ئەوەیە کە ڕۆژ ئەو قسانە دەکەی یان شەو کاتێک کە درەنگە ئەو حیکایەتانە دەگێڕێەوە دەی لەلا دەبێتە خەون، دوای خەونی ناخۆش و ترسناک دەبینی کاکە گلەیی مەکە برا. بەشێکی زۆری ئەوەیە کە ئەو شتانە دەکەیت پابەندی شریعەتی خوای پەروەردگار نابی، دەکەوێت باسی خەڵک ئیدی ئەوانە لەلا دەبنە خەون و خەویان پێوە دەبینێ. ئەنجا هۆکارێکی دیکەی ژیانی ڕۆژانەمان زۆر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە، بە تایبەت ئەو فلیمانەی کە ترسناکەن، بە تایبەت ئەوانەی کە شەڕیان تێدایە، ئەوانەی کە خوێنیان تێدا دەڕژێت. کاکە هیوا هەیە ینی بەرگەی ئەوە ناگرێت تەماشای کوشت و کوشتارێک کا شەڕێک بکات، خوێن ڕۆشتنێک بکات، ئیدی گرفت و کێشەیەک بکات، دەچێت دایمە تا بە دیار مۆبایلەکەیەوە وەستاوە بە دیار نازام چیەوە وەستاوە تەماشای فلیمی ترسناک دەکات، تەماشای شتێک دەکات کە شیاو نییە، بە تایبەت لە شەواندا کاتێک کە درەنگ دەبێت تەماشای هەر شتێکی ترسناک بکەی دڵنیا بە دوای لەلا دەبێتە خەون، دەیگلەی مەکە بەخوا دەترسی مەڵە مامەسادەی بەخوا ژینم هەیە و نازام چی و ئیدیوەل حاصل گرفتێکم بۆ دروست بووە. ئەو هۆکارانە دڵنیا بە لەوەی دوای ئەوەی کە لە کتێبەکانی ئەهلی علم دەرمهێناوە و لە توێژینەوەدا سەلماوە کە هەموو ئەو هۆکارانە کاریگەریان لەسەر خەوبینین هەیە. ئەنجا خۆترساندن و هەندێک باس و خواست بە تایبەتی لە شەواندا ئەوەش دەبێتە هۆکاری خەوبینینی ترسناک و حتا خەوی زۆر وەلەو خەوانش کە ئینسان تەیاندا دەترسێت، چونکە خەوی ناخۆش لە شەیتانەوەیە، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردەوە کاتێک کە ئینسان ئەو خەوە ناخۆشە دەبینێت شەیتان دەیەوێت بترسێنێت، دەی زۆرێک لە خەڵک خۆی هۆکاری خەوبینینی ناخۆش و خراپە. ئێستا دەینە سەر ئەوەی ئایا چارەسەرمان چییە ئەگەر ئەو خەوە ناخۆشانەمان بینی چی بکەین؟ بە ئیزنی خوای پەروەردگار ئەو چەند خاڵات چارەسەری خەوی ناخۆش و ترسناکە. یەکەم ئینسان پەنا بۆ خوای پەروەردگار ببات و هەروەها پشت بە خوای پەروەردگار ببەستێت، متمانەت بە خوای پەروەردگار بێت. دووەمیان ئینسان خۆی بپارێزێت لە بیرکردنەوەی خراپ، چونکە بەشێکی زۆری خەون بیرکردنەوەیە، خۆت لە بیرکردنەوەی خراپ بپارێزە. ئەنجا سەیەمیان زوو خەوتن، بە تایبەت شەوان زوو بخەوە و خواردنی قورسیش نەخۆیت لە شەواندا بە تایبەتی لە درەنگانی شەودا، بە ئیزنی خوای پەروەردگار ئەوەش چارەسەرە. چوارەم قسەکردن و ڕاوێژ لەگەڵ کەسانی شارەزا لە بوارەیدا. بۆ نمونە پرس بە مامۆستایەکی ئاینی دەکەی، پرس بە کەسێک دەکەی کە لە خەوندا شارەزایە، مامۆستا چی بکەم بۆ ئەوەی خەوی ناخۆش نەبینم، بۆ ئەوەی خەوی ترسناک نەبینم، چونکە چارەسەری هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردوین کاتێک کە خەوێکی ناخۆشمان بینی هەڵساین 3 جار تف بەلای چەپدا بکەین، پەنا بەگرین بە خوای پەروەردگار، ئەعوذ بالله من الشیطان الرجیم بڵێن و هەروەها ئایەت الکورسی بخوێنین. ئەنجا ئەو لا تەنیشتەی کە لەسەری خەوتوین لایەکەی بگۆڕین و بچینە سەر لایەکەی ترمان، پەنا بە خوای پەروەردگار بگرین، ئاوە بە ئیزنی خوای گەورە چارەسەرە. پێنجەم لە چارەسەری خەوی ناخۆش و ترسناک بریتیە لە خۆ سەرقاڵکردن بە کارێکی باشەوە و هەروەها هەر کارێکی باش کە دەتوانیت لە خوێندنەوە، لە کارێکی باش و لە قورئان خوێندن، لە زیکریاتی خوای پەروەردگار خۆت سەرقاڵ کە بە زۆر دەست بەتاڵ نەبی، چونکە ئینسان لە دەست بەتاڵیدا بخوا پەلاماری ئەو لاولا دەدات
وەختێکیش کە دەست بەتاڵ بووی بەتایبەت لە ڕووی فکر و مێشکەوە هەیە فەراغی هەیە. ئەو کەسانە دەبێ لە ڕووی فکر و مێشکەوە لە ڕووی دەرونیەوە خۆیان بە شتێکەوە سەرقاڵکەن کە ئەو بۆشاییە دەرونی و عەقڵی و هەروەها حتا ئیش و کارەشیان نەمێنێت بۆی بەیشی چاکەوە سەرقاڵ بیت، چون کار کاتێک ئینسان سەرقاڵ بوو نایپڕژێتە سەر بیرکردنەوە و خەون و فڵان و ئەو لای ئیملا. بەتایبەت ئینسان هەوڵدا لە ڕۆژێدا ماندوو بێت بۆی لە شەودا چاک خەوی لێ بکەوێت. ئەنجا شەشەم لە چارەسەری خەوی ناخۆش و ترسەناک بریتیە لە بەردەوام بوون لەسەر خوێندنی زیکرەکان و وردەکان، بە تایبەتی زیکری بەیانیان و ئێواران، زیکری پێشخەوتن لەبیر نەکەیت. ئاو زیکرانە وا دەکات لە خەوی ناخۆش پارێزراو بێت، لە خەوی ترسناک پارێزراو بێت. زیکرەکان بخوێنە، پابەندی شریعەتی خۆی پەروەردگار بە، بەیانیان و ئێواران چەند زیکرێک هەیە دەتوانین لەسەر مۆبایل بخوێنیت و دائیمە زیکریادی خۆی پەروەردگار بکە پێشەوەی کە بخەوی زیکرەکان جوان بخوێنە و بیر لە شتی خراپ مەکەوە و ئەو هۆکارانی دیرش بەکار بێنە لەسەر ئەو زیکرانەش بەردەوام بە بەیزنی خۆی پەروەردگار بەشێکی زۆری چارەسەری خەوی ناخۆش و ترسناک ئەو هۆکارانەیە. ئەنجا حوتەم و کۆتا هەمین ئەوەیە کە ئینسان دوورکەوێتەوە لە هەر کارێکەوە دەکات شەیطان بەسەردا زاڵ بێت، چونکە خەوی ناخۆش پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لە شەیطانەوەیە، دەی شەیطانیش دەیەوێت ئینسان ئەزیەت و ئازار بدات و شەیطان دوژمنی ئینسانە، کەواتە تۆش شتێک مەکە شەیطان بەسەردا زاڵ بێ و بێتە لات. پابەندی شریعەتی خۆی پەروەردگار بە، هەموو ئەو هۆکارانەی کەوا دەکەن شەیطان بەسەردا زاڵ بێت، شەیطان لێت نزیک بێت، ئەو هۆکارانە واز لێ بێنە و ئەو هۆکارانە بگرێ بەرێ کە دوور دەخەنەوە لە شەیطان، شتێکی وا بکە کە لە شەیطان دوور بیت و شەیطان نزیکت نەکەوێتەوە بەسەردا زاڵ نەبێت. دایمە زیکریادی خۆی پەروەردگار بخوێنە و پابەندی شریعەتی خۆی پەروەردگار بە شێوازێکی گشتی دەی بە ئیزنی خۆی پەروەردگار ئەو حەوت هەنگا و هۆکارە چارەسەرە بۆ ئەوەی کە خەونی ناخۆش و ترسەناکت لە کۆڵ بێتەوە و تووشی نەبی و بەشێکی زۆر لە گرفتەکانت بە ئیزنی خۆی پەروەردگار چارەسەر دەبێت. ئاوە سێ هۆکار بوون لە هۆکارەکانی خەوی ناخۆش و ترسەناک. چارەسەرەکەشم لەگەڵیدا باس کردووە. بە ئیزنی خۆی پەروەردگار هەمووتان سوودی لێ دەبینن، گوێ لێ بگرن و بەتایبەت کە گوێتان لێگەر جێبەجێ بکەن بە ئیزنی خۆی گەورە زۆرێک لە خەوی ناخۆش و ترسەناک لە لای هەمووتان چارەسەر دەبێت. خۆی پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکمان پارێزراوکات لە شەیطان لە خەوی ناخۆش و ترسەناک و لە هەر شتێک کە زیان بە دنیا و قیامەتمان دەگەیەنێت. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.